مەسرور بارزانی کۆتایی بە گەشتەکەی بۆ واشنتۆن هێنا و هێشتا لێکەوتوو مەترسیەکانیش کۆتایی نهاتووە. هەرێم لیستی موچەی مانگی پێنجی ڕەوانەی بەغدا کرد. زانیاری نوێژ لەبارەی وادەی ناردنی پێش جەژن ئاشکرا دەکرێت. ئەمریکا فشارەکانی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی کورد و دیمەشق چڕ دەکاتەوە. هەوڵێکی دیکەی سەربازی تورکیاژ ئاشکرا بوو. درەنگانی شەوی ڕابردوو سەفین دزەی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم ڕایگەیان مەسرور بارزانی کۆتایی بە سەردانەکەی بۆ واشنتۆن هێنا و دەگەڕێتەوە هەرێمی کوردستان. ئەنجامدانی گرێبەستی نوێی غاز لە واشنتۆن بە بڕوای چاودێران بە تەواوەتی کۆتایی بە پرۆسەی دانوستانەکان بۆ دووبارە هەناردەی نەوتی هەرێم لە ڕێی بۆڕیەوە هێناوە. بە جۆرێک چاوەڕێ ناکرێت تا دوای هەڵبژاردن بەغدا جارێکی دیکە قسە لەسەر هەناردەی نەوت بکاتەوە. بەشێک لە پەرلەمانتارانی عێراقیش داوای جوڵەی یاسایی دژی ئەو گرێبەستانە دەکەن. ئاوکات بەپێی بەدواداچوونی ستاندەر مەترسی لەسەرەوە هەیە کاردانەوەکان لە بەغدا وا بکات کێشەی نوێ بۆ موچەی فەرمانبەران دروست ببێت. سەرەڕای ئەوەی بەپێی بڕیاری دادگای فیدراڵیش حکوومەتی عێراق ناچار کراوە مانگانە موچەی موچەخۆرانی هەرێم هاوشێوەی بەشەکانی دیکەی عێراق بنێرێت، بەڵام هێشتا دەرفەتی دواخستن و دواکەوتنی موچە هەیە. ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لیستی موچەی مانگی ئایاری ڕادستی وەزارەتی دارایی عێراق کرد. ئاوکات وەفدێکی هەرێمی کوردستانیش لە بەغدادا بۆ وەڵامدانەوەی تێبینیەکانی بەغدا لەسەر لیستی موچە. باوتەی سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەمڕۆ وەزارەتی دارایی بە شێوازی پەیڕۆڵ لیستی موچەی ڕەوانەی بەغدا کردووە. هەموو داواکاریەکانی بەغداشی جێبەجێ کردووە. هەم تەرازوی پێداچوونەوە و تاوی داهاتی ناوەخۆ و لیستی موچەشی ڕادستی حکوومەتی فیدراڵ کردووە. ئەو قسانە لە کاتێکدایە بەشێک لە میدیا عێراقیەکان باز لەوە دەکەن کەوا محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بەڵێنی داوا پێش جەژن موچەی مانگی پێنجی فەرمانبەران و موچەخۆران دابەش بکرێت بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیشەوە. ئەحمەد شەرح و دووبارە گنێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا لە کۆبوونەوەیەکدا لە تورکیا پرسی هەڵگرتنی سزاکانی ئەمریکا لە سووریا و لێکەڵکردنی هەسەدەیان لەگەڵ دامەزراوەکانی سووریا تاوتوێ کردووە. نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا و ئەحمەد شەرح جەخت لە پێویستی جێبەجێکردنی ڕێکەوتنی گشتی لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات و دانانی میکانیزمی تێکەڵکردنی لەگەڵ دامەزراوەکانی دەوڵەت کردوتەوە. جێی باسا سەرچاوەیەکی دەستگا ئەمنیەکانی تورکیا بڵاوی کردوتەوە کە سوپای تورکیا نیازی دروستکردنی بنکەیەکی ئاسمانی و بنکەیەکی دیکەی دەریایی لە سووریا هەیە. ئەوە لە کاتێکدایە بە گوێرەی زانیاریەکان لە دوای دانوستانەکانی ئیسرائیل گڵۆپی سەوزی بۆ تورکیا هەڵکردووە بۆ ئەوەی بنکەی سەربازی لە سووریا بکاتەوە، بەڵام بەمەرجێک بەبێ ئەوەی چەقی قورسی لەبێت و مەشق بە هێزەکانی سووریای تێدا بکرێن.